بەناوی خوای بەخشندەی میێرەبان سڵاوی خوای پەروەردگارتان لەبێ بینەرانی ئازیز و خۆشەویست خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی ژێرخان پێتان دەگەمەوە. هەڵبەتە بە پێویستمان زانی ئەڵلقەی ئەم جارەمان تایبەت بکەین بە ڕاو سەرنجی هاوڵاتیانی خۆشەویست سەبارەت بە تێڕوانینیان لەبارەی ئەو چاکسازیانی کە پێویستن و دەژوترێت لە ئایندەدا هەنگاوی بۆ ئەندرێت لە نێوان چاکسازی ئابوووریەکان لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەند. ئایندەی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان لە نێوان چاوەڕوانیەکانی هەنگاوەکانی حکوومەتی ناوەند لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان. ئەکرێت پرسیارە جەوهەریەکە ئەوەیە ئەکرێت هەرێمێک بەو قەبارە گەورەیە کە زیاتر لە 28 ساڵە خۆبەڕێوەبەریتیمان هەیە چاوەڕوانی بودجە و پلانی ئابووری حکوومەتی ناوەند بین و خۆمان هیچ پلانێکی خۆبەڕێوەبەری ئابووری ژێرخانێکی پتەوی خۆبەڕێوەبەریمان دەبێت. ئەکرێت ئێمە چاوەڕوانی حکوومەتی ناوەند بکەین تا چاکسازی ئابووریەکانی حکوومەتی ناوەند کاریگەری لەسەر ئابووری و ژێرخانی هەرێمی کوردستان هەبێت و بوژانەوە ببینین. ئەی ناکرێت پێچەوانەکەی دروست بێت حکوومەتی هەرێمی کوردستان ئابووریەکی باش، ژێرخانێکی بەهێز، پلان و استراتیژێکی تەواو بۆ خۆبەڕێوەبەری ئابووری، هەروەها بۆ هەلی کاری نوێ کە دوجار توانە مرۆییەکان بەشێکن لە ژێرخانی ئابووری هەر میلەتێک. ئەمە ئەکەینە چەقی گفتوگۆکانمان لەگەڵ بینەرانی خۆشەویست، گفتوگۆی زیاتر لەو بارەوەکەین و ئایندەی تێڕوانینی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەو بارەوە وەرەگرین. بەر لەوەی بچمە لای پەیوەندیە تەلەفۆنیەکان و ڕاو سەرنجی هاوڵاتیان لەو بارەوە بزانم چەند هەواڵێکی ئابووریمان هەیە. نرخی نەوتی خاو دابەزینی زیاتری بەخۆ بینی. نرخی نەوتی خاو ئەمڕۆ لە بازاڕەکان دابەزینی بەخۆ بینی بەهۆی گەڕانەوەی نیگەرانیەکان لەبارەی زیادبوونی ناکۆکیە بازرگانیەکانی نێوان و ئەمریکا و چین کە دوو گەورەترین وڵاتی گیانن لە ڕووی ئابووریەوە. کۆنگرێسی ئەمریکا پرۆژە یاسایەکی بۆ پشتگیری خۆپیشاندەرانی هۆنگ کۆنگ ڕاگەیان کە لە ئێستادا بەردەوامن لە خۆپیشاندان دژی حکوومەتی پەکین. ئەوەش نیگەرانیەکانی بازاڕی ئابووری لەبارەی چارەسەرکردنی ناکۆکیە بازرگانیەکانی نێوان چین و ئەمریکای زیاتر کرد. هاوکات دووبارە نرخی نەوتی خاو لە بازاڕەکان دابەزی. نرخی نەوتی خاوی برند 22 سنت دابەزی لە دوایین مامەڵەشیدا بە 62.8 دلار بۆ هەر بەرمیلێک مامەڵەی پێوە کراوە، واتە بە ڕێژەی لە 0.35 دابەزینی بەخۆوە بینیوە. هاوکات نرخی نەوتی خاوی تەکساس 20 سنت دابەزیوە و بە 56.8 دلار بۆ هەر بەرمیلێک مامەڵەی پێوە کراوە. وەزارەتی نەوتی عێراق خۆپیشاندانەکان کاریگەریان لەسەر بەرهەمهێنانی نەوت نییە سەر ڕای بەردەوامی خۆپیشاندانەکان و مانگرتنی بەشێکی دامەزراوە حکومیەکان بە تایبەتی کەرتی پەروەردە و داخستنی ڕێگەی کەڵگە نەوتیەکان لە پارێزگای بەسڕە. بەڵام وەزارەتی نەوتی عێراق جەخل لەوە دەکاتەوە کە خۆپیشاندانەکان و لێککەوتەکانی کاریگەری نێرێنیان لەسەر ئاسی بەرهەمهێنانی نەوت دروست نەکردووە. عاسم جیاد وتەبێژی وەزارەتی نەوتی عێراق ڕایگەیاند سەقامگیری لە بەرهەمهێنان و کارکردن لە کەڵگە نەوتیەکان و پاڵاوتگەکاندا بوونی هەیە و خۆپیشاندەران نایەنەوێ زیان بەر کەڵگە نەوتیەکان بکەوێت. وەزارەتیش زۆرێک لە داواکاری خۆپیشاندەرانی جێبەجێ کردو و بەرهەمهێنانیش لە کەڵگە نەوتیەکان نەوەستاوە. ئاماژەش بەوە دەکات کە کارەکان بە شێوەیەکی ئاسایی بەڕێوە دەچن و پاڵاوگەی کەربەلاش 24 کاتژمێر کار دەکات. هاوکات هەرچەندە دەرچوانی کۆلێژی ئەندازیارینەوە لە کەربەلا خۆپیشاندانیان کردو و داوای دامەزراندن دەکەن تا و پێسا 2800 کەس لەو دەرچوانە دامەزراون و کاریش لەسەر دابینکردنی هەلی کاری زیاتر دەکرێت. وەزیری نەوتی عێراق ڕایگەیاند لە ساڵی نوێوە هەرێمی کوردستان ڕۆژانە 250,000 بەرمیل نەوت ڕادەستی بەغدا دەکات. وەزیری نەوتی عێراق ڕەتی کردەوە لە ساڵی 2019 هەرێمی کوردستان نەوتی خاوی لە ڕێگەی سۆمەوە ناردبێت و وتیشی ئەو هەواڵانەی بڵاو کراونەتەوە کە هەرێمی کوردستان نەوتی خاوی بۆ حکوومەتی ناوەند ناردبێت دوورە لە ڕاستیە و لە ساڵی 2019دا هیچ بڕێک
نەوتی هەرێمی کوردستانمان پێنەگەیشتووە. سامر عەزیان وەزیری نەوتی عێراق ڕایگەیان هەڵوێستی من وەک وەزیری نەوت و بەرپرس لەم پرسە ئەوەیە کە دەبێت حکوومەت یەرەم پابند بێت لانی کەم بە 250,000 بەرمیل نەوت بۆ کۆمپانیای سۆمەبۆەوەی ئەویش دەست بکات بە فرۆشتنی لە بەندەری جەیهانی تورکیەوە لە دەریای سپی ناوەڕاست و بە هەمان شێوە داهاتەکانی بەسڕەش لە فرۆشتنی نەوت دێتە نێو خەزێنەی حکوومەت و دەکرێتە بوجە ئەماڵوێستی فەرمی ئێمە و سازشمان لێ نەکردووە. لەبارەی ناردنی نەوتی هەرێمی کوردستان بۆ ساڵی نوێ وتی ئەوەی گوێم لێبووە دەبێت بۆ بودجەی ساڵی 2020 ئەم شتە جێبەجێ بکرێت. وەزیری نەوتی عێراق ڕاشیگەیان لەگەڵ کارمەندانی سۆمۆ کۆبوومەتەوە و فەرمانم پێکردن لە مەودووە لە ئامادەباشیدا بن بۆ وەرگرتنی ڕۆژانە 250,000 بەرمیل نەوتی هەرێم ئەمەش لە سەرەتای ساڵی نوێەوە دەست پێ دەکات. دووبارە سڵاوتان لە ببینەرانی ئازیز و خۆشەویست لە پێشەکی بەرنامەکەمە باسم لەوە کرد کە دەمانەوێت بپرسین چاکسازی ئابوووریەکان لە نێوان هەرێم و بەغدا تا چەند ئەگەرێکی سەرکەوتووە لە ڕێگەی هەردوو حکوومەتی ناوەند و هەرێمی کوردستان ئومێد بەبەر ئەو چاکسازی ئابوووریانەدا بکەین کە دەمانەوێت چ لە هەرێمی کوردستان چ لە چوارچێوە جوگرافیەکەی عێراقیشدا هاوڵاتیانی هەرێمی کوردستان لێی سوودمەند ببن. هەڵبەتە وەک لە زانستی ئابووریدا زۆر جەخن لەوە کراوەتەوە کە هەمیشە پشبەستن بە بودجەیەک بە پلانی دەوڵەتێکی تر یاخود بە بودجە و خەمڵاندنی ئابووری شوێنێک کە لەگەڵ یان ناکۆکی بێگومان پشبەستنێکی هەڵەیە. ئەلبەتە دەبێ هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان هەموو ئەگەرەکانی ڕێککەوتن یا ڕێنەکەوتن یان چاکسازیەک بە باری هەرێمی کوردستاندا یاخود ئەو بڕە بودجەی کە هەمیشە بەرپرسانی هەرێمی کوردستان لە میدیاکانەوە باز لەوە دەکەن کە گلەیان هەیە لە ئەو ڕێژەیەی کە بۆ هەرێمی کوردستان دیاری کراوە و بەشێکیشان نوکڵیان لەوە نەکردو ئەو ڕێژەیە بە چوارچێوەی خەرجیەکانی هەرێمی کوردستان زۆر کەمە لە چاو ئەوەی کە دەبێت بۆ هەرێمی کوردستان دابین بکرێت. هەڵبەتە ئەی پرسیارە جەوهەرێکە ئەوەیە کە چۆن چاکسازیەک بکرێت کە لە قازانجی هەرێمی کوردستان بێ و لەگەڵ حکوومەتی ناوەندیشدا ناکۆک نەبێت و دەشمانەوە بپرسین کە هەرێمی کوردستان لە چوارچەوەی بودجەی ساڵی 2020 دەیەوێت چ خزمە گوزاریەک بە هەرێمی کوردستان بە هاوڵاتیەکانی بدات. هەڵبەتە بێگومان هەموو چاکسازیکی ئابووری کاریگەری لەسەر بازار لەسەر ژیان لەسەر فۆرمی کوالێتی ژیانی ئەو کۆمەڵگەیە دروست دەکات. هەڵبەتە لە ساڵانی ڕابردوودا لە 5 ساڵی ڕابردوودا فۆرمی کوالێتی ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان فۆرمێک بۆ ئەو بۆ بەس ژیاوە لەبەرەوە چ ژیانی فەرمانبەران چ هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ژیانێکی زۆر سەختدا بوون لە دوای ئەو قەیرانە ئابووریەی کە دەوترێت قەیرانی ئابووری بەسەر هەرێمی کوردستان داهات لە دوای ڕاگەاندنی بێگومانیش ئەتوانین ئەوەش بڵین بخەینە پاڵە و قەیرانە ئابووریە لە دوای ڕاگەاندنی ئابووری سربەخۆ لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانی ئەو کات کابینەی پێش و ڕاگەیەندا بەڵام بەعکسەوە لە باتیوەی سوود و قازانج و ژێرخانێکی پتە و بۆ هەرێمی کوردستان دروستکە بەعکسەوە کەوتینە ژێرباری قەرزێکی زۆر زۆری چ موچەخۆران فەرمانبەران چ قەرزێکی دەرەکیش کە لە دەرەوە کراوە. ئەمە پێویستە لەم کابینەیەدا حکوومەتی هەرێمی کوردستان پلانی نوێ پلانی استراتیژی بەهێز وەکو ئابووری ناسەکان دەوترێت هەموو ئەو هەڵانەی کە لە ڕابردوودا حکوومەتێک یاخود هەر بەرپرسێک کردبێتی دەبێت ئەم هەڵەیە بە هیچ شێوەیەک بەسەریدا نەچێتەوە دووبارە نەبێتەوە بەڵام
ئێمە لەم سەرەتایە هەرچەندە ئەستەمە جارێت لە سەرەتایە تەقیمی هەر شتێ بکەیت بەڵام لەم سەرەتایە ئێمە بەو هیوایەن کە وانە بێ بەڵام لە سەرەتاوە هیچ هیوایەکی چاکسازی ئابووری بەهێز نابینین بۆ هیوای کە لە داهاتووە ئابووری زۆر باش چاکسازی ئابووری زۆر باش ببینین. هەڵبەتە زۆرێک لە ئابووری ناسان لە مامۆسانی زانکۆی بواری ئابووری باسەوە دەکەن کە بێگومان گەڕانەوە بۆ ناوەند نقطەیەکی بەهێزە خاڵێکی بەهێزە بەڵام بە پلانەوە بەڵام بە پلانی استراتیژی بەهێزی خۆتەوە بچیتە ناو گفتوگۆکانەوە دەبێت لە بەرامبەر پێدانە شتێک نەدەی شتێک نەبەخشیت کە زیانەکەی لە بەرامبەر ئەو پێدانە ئابووریەدا زیان بە هەرێمی کوردستان بکات. هەڵبەتە لە ڕووی سیاسیشەوە زۆر کات نوێنەرانی کورد لە بەغدا یاخود ئەتوانم بڵێم کورد بە شێوەیەکی گشتی سەرکردایەتی کورد لە بەغدا لە بەرامبەر پۆست و پلە و وەزارەت و کۆمەڵە شت بیریان لە داهاتووی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان نەکردوێتەوە. لە ئێستاشدا دەتوانین ئابووریەکی بەهێزمانەوێ بەڵام پێویستمان بە ئیرادەیەکی چاکسازی پتەوەیە پێویستمان بۆیە کە ئەو بەرپرسانی کە حکومڕانی هەرێمی کوردستان دەکەن لە ڕووی ئابووریەوە لە ڕووی استراتیژیەت و پلانی استراتیژی ئابووریەوە ئێستاش زووە ینی دەکرێت چاکسازیەکی بەهێز بکرێت بۆی ئابووریەکی بەهێز و پتەومان هەبێت تا بتوانین لە هەر قەیران و گێچەڵێکی نێودەوڵەتی ئابووری بەسەر هەرێمی کوردستانە پتە و خۆڕاگر بین. وەک دەوترێت باشترین سێکتەر بۆی کە دەوڵەت پشتی پێبەستێ و دەوڵەتەکە بتوانێت لە ڕووی ئەم سێکتەرەوە بەرە بە سێکتەرەکانی تر بدات و دەتوانێت ئەو سێکتەرە بکاتە خاڵی بەهێزی خزمەتگوزاری بۆ بەهێزکردنی سێکتەرەکانی تر. ئەوش کەرتی نەوتە کەرتی نەوت دەبێت ببێتە پرۆژێکی خزمەتگوزاری بۆی کەرتەکانی تری پێ بەهێزوێ بەڵام بەعکسەوە لە هەرێمی کوردستان پێچەوانەمان بینی سێکتەری نەوتی وای کرد سێکتەرەکانی تر فەرامۆش بکرێت وای کرد گەندەڵێکی بەهێز لە داهاتە ببینرێ وای کرد کە ئەسڵەن ناشەفافێت لە هەرێمی کوردستان سەر هەڵبدات وای کرد کەوینە ژێر قەرزێکی زۆرەوە بەعکسەوە دەبوایە ئێمە لە ڕێگەی سێکتەری نەوتەوە بمانتوانێت سێکتەری بۆ نمونە لە دوای نەوت و سامانە سروشتەکان باشترین سێکتەر سێکتەری کشت و کاڵە بەعکسەوە هەر فەرامۆش کرا سێکتەری گەشت و گوزارە هەر فەرامۆش کرا. هەرێمی کوردستان سێکتەری زۆر بەهێزی هەیە بەڵام بەعکسەوە لە کابینەی پێشوودا تەنها پشبەستن بە یەک سێکتەر وای کرد کە کەوینە دۆخێکی قەیراناوی قورسەوە کە لە ئێستاشدا باری ڕاستکردنەوەی ئەو قەیرانە ئابووری کە بە سەرشانی هاوڵاتیانیش و حکومڕانانی هەرێمی کوردستانەوەیە قورس بێت ئەستەم بێت یاخود بڵین کاتێکی باشی بێت ئەستەمە کە بتوانین بە هەنگاوێکی خاو کە لە ئێستا ئەبینرێت ئەو بوارە تێپەڕێن ئەو قەیرانە تێپەڕێن کە بەسەر شانمانەوە. بێگومان بیستیشمان کە لە وەزارەتی داراییەوە فەرمانبەران چاوەڕێ ئەوە بوون کە ئەو موچەی کە لە ئێستادا وەریان گرتووە 3 مانگی تریان ئەمێنێت وەری بگرن بەڵام بەداخەوە کە هیچ چاکسازیەکمان نەبینی کە جیاواز لە ساڵەکانی تر ئەم مانگە ئەسپێردرێ بە مانگەکەی تر مانگەکەی تر ئەسپێردرێ بە مانگەکەی تر تاوای لێدێ چەند مانگێک کەڵەکا بێت وە فەوتێت و هەم دیسان لە ئەلفوبێی ساڵی داهاتووە دەست پێکرێتەوە ئەم 3-4 مانگەی ئەو ساڵە دیار نامێنێت بەداخەوە کە ئەمە نیگەرانیەکی زۆری لێکەوتووە بۆ هیوایە بووین کە ئەم کابینەیە ئەم فۆرمە لە شێوازی بەڕێکردنی موچەی فەرمانبەران بگۆڕێت بەڵێنێکی کۆنکرێتی بدات بە فەرمانبەران بۆی کە بە حەقیقەت بە کردەی بیسەلمێنێت کە ئێمە دەتوانین چاکسازی
بۆ هاوڵاتیان بۆ موچەخۆران بۆ کارمەندەکانی خۆمان ڕابگەین لە بەرامبەر ئەو ئەرکە پیرۆزەی کە ڕۆژانە ئەنجامی ئەدەن. هەڵبەتە لەم نێوەندەشدا ئەم چاکسازیە پێویستە لە خودی خۆمانەوە دەست پێ بکەین، چونکە ئەگەر هەرێمی کوردستان بەخۆیدا نەچێتەوە کابینە ئەم کابینەیە بەخۆیان نەچێتەوە پلانێکی بەهێزی نەبێ، بێگومان حکومەتی ناوەند ئەو سوودەی نابێ ئەگەر خۆمان لەناو خۆمانە حکومەتەکەی خۆمان چاکسازێکی بەهێز و پتەوی نەبێ. ینی دوور نەڕۆین حکومەتی هەرێمی کوردستانە بێت ساڵانە بیری لەوە بکردایەتەوە لە هاوینەوە بیری لەو کردای لە زستانە هاوڵاتیەکانی پێویستی بە سوتەمەنیە، چونکە بەردەوام لە وڵاتێکە کە سێکتەری سەرەکی یاخود داهاتی سەرەکی لە ڕێگەی سامانە سروشتەکانەوە بێ هەموو وڵاتان ئەمە یاسایە خزمە گوزاریەکانی ئەوێ بە بەلاش بێت لە وڵاتێکی وەکو کۆیت بە نمونە بیگرین. ئەبێم سێکتەرانە بکرێتە خزمە گوزاری خێرا بۆ هاوڵاتیەکانی. یەکێک لەو خزمە گوزاریەوەی کە ئەبێت سوتەمەنی بۆ هاوڵاتیەکانی زۆر باسانی بگاتە دەستی. خزمە گوزارە سەرەتایەکانی ژیانی زۆر بەباشی وێ، بۆیە پێویستە چاکسازی ڕیشەی لە کۆمەڵە سێکتەر پەیوەست بە ژیانی هەر تاکێکی کۆمەڵگەی کوردیەوە ئەگەر بە واقعی لێکی بینەوە پێویستە بیری لێ بکرێتەوە و چاکسازیە ئەویش بۆوە کرێ پەنجە بخینە سەر خودی برینەکان لە ڕووی زانستی ئابوووریەوە و لە ڕێگەی شارەزایانی بواری ئابوووریەوە. ئەبێ ترکاتی ئەوەیە ئەوانەی کە بە هەدەردانی سامانی گشتیان لە ژێر دەستایە ئەمانە ئیتر بڵێن ئیتر بەسە، ئەو پێیان بوترێ ئەی ئەم ماڵت لە چۆ هێناوە. لەبەرەوە ئەگەر بەم ڕۆحیەتەوە حکومڕانی بکەین حکومڕانیەتێکی ڕەشی دەکرێت و ئەوەی کە ئێستاش لە عێراقدا دەبینرێت لە شەقامی عێراقیا بینرێت هاوڵاتیەکان ئامادەن سنگی خۆیان بدەنە بەرگولە دەرەنجامی ئەوەیە کە تەنها باز دەوەکەن دەبێت شەفافیت هەبێ، دەبێت چاکسازی هەبێ، دەبێت پلان هەبێ بۆ ئەوەی کە تاکی هاوڵاتی عێراق مافیکی سەرەتایی ژیانی هەبێ. هاوڵاتیکی خەڵکی بەسرەت داوای چیەکە؟ داوای ئاوێکی خاوێنەکە، داوای کارەبایەکی بەردەوامەکە، داوای سوتەمەنیەکە، داوای خودبژێویەکات، داوای شتێکەکات، داوای ئەوە کات کە کەلوپەلی بەسەرچوو بۆی نەهێنرێتە بازاڕەکانەوە، داوای موچێگەکە کە پێویستە شایستەیەتی دەرچوێکی زانکۆبۆی دابین بکرێت، یاخود هەلی کار هیچ نەبێ لە کەرتی گشتیش نەبێ هەلی کار بڕەخسێنرێت. لەبەرەوە ئەبێت حکوومەتی هەرێمی کوردستان و بەرپرسانی هەرێم ئەمەیان لەبەر چاو بێت بۆەوەی کە مافی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە گەردنی ئەوانە. ئێمە هەمومان هاوڵاتی ئەم حکوومەتەین، هاوڵاتی ئەم هەرێمەین، پێویستە هەمومان مافی ژیانێکی خودبژێوی و سربەخۆی خۆمانمان هەبێت کە وا بکەین کە تاکی ئەم هاوڵاتیانە کە لە هەرێمی کوردستان ژین شانازی بە جۆر و فۆرمی حکومڕانی خۆیانەوە بکەن. لەبەرەوە خاڵێک لە هەمووی گرنگترەوەیە کە هەمیشە حکوومەتەیەک لە دوایەکانی هەرێمی کوردستان کاری ئەم ڕۆیان سپاردووە بە سبەی بە دوو سبەی ئەم کابینێ بە کابینەی داهاتووتر کابینەی داهاتووتری. لەبەرەوە ئەمە ئەم کەڵەکە بووە ناشەفافی و پلان سپاردن بە پلانی داهاتوو کارێکی کردووە ئەستەم بێ بیر لەوە بکرێتەوە ژێرخانێکی ئابووری بەهێزمان هەبێت بۆی بتوانین لە ڕێگەی ئەم ژێرخانە ئابووریەوە بتوانین چاکسازی خزمەت گوزاری پێشکەش بە وڵاتیەکانی خۆمانان بکەین، بازار کۆنتڕۆڵ بکرێت لە ڕووی نەوعیەتی کەلوپەلیەوە. لەبەرەوە پێویستە ئەم چاکسازیە بە پلان و استراتیژیۆ لە نێوان هەرێم و ناوەندە بەگەڕ. لە هەواڵی سێممە باسم لەوە کرد، لە هەواڵە ئابوووریەکان باسم لەوە کرد کە
وەزیری نەوتی عێراق ڕایگەیاندوو کە نیەتێکی باشەیە لە نێوان ئێمە و هەرێمی کوردستان کە حکوومەت هەرێمی کوردستان دیارە نکۆڵی لەوە نییە کە دەبێت ئەو بڕەنەوتەی لەلایەن حکوومەتی ناوەندەوە بۆی دیاریکراوە دەبێت حکوومەت هەرێمی کوردستان تەسلیم بە سۆمۆی بکات. چەند ڕۆژێک لەمە پێشیش پەرلەمانتارێکی عێراق ڕایگەیاند کە بە هیچ شێوەیەک ئەمەی ئێستا بۆ هەرێمی کوردستان ڕەخساوە و گونجاوە مانگانە پاران ئەنێردرێت ئیتر بڕەکە تا چەنە گلەی لەسرە ئەوەیان نازانم دەنێردرێت و دەدرێت بە فەرمانبەران لەلایەن حکوومەتی ناوەندەوە دەنێردرێت بەڵام لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە دابەشەکرێت. پێویستە بە هیچ شێوەگە و پەرلەمانتارە ڕایگەیاند کە لە 2020 ئەمە نابینین ئەگەر حکوومەت هەرێمی کوردستان هەنگاوی جدی نەنێت. کاک خۆشناومان لە ڕانیەوە لەگەڵە کاک خۆشناو سڵاوی خوا لەبێت. زۆر سپاس کاک خۆشناو بەڵێ فەرموو. دەستخۆشی بەرنامە لێکم زۆر سپاس. هیوادارم حکوومەت تاکسازی بکات تاکسازیەکان لە زۆر شدا خوا بینیتەوە بەڵام ئەمڕۆ کە ئۆپۆتێرم وێنەریگاردە بۆ بەغدا ئینشاڵڵا هیواداریم بەڕاستی هەموو گەل چاوی لەسەر ئەو ڕێکوتنی ئینشاڵڵا گەر ڕێککەون شتێکی باشە بی بێگومان چکە خەڵک ساڵانێکە لە خەیراندا دەژی. بەڵێ کاک خۆشناو تا چەند ئومێدەواری کە ئەو نوێنەرانی هەرێمی کوردستان دەچنە بەغدا بتوانن ئەو مافە داراییانەی کە پێویستە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و سوودمەندە و بۆ ژیانیان پێویستە تا چەندەم وەفدانە ئەتوانن بەو شێوازە بگەڕێنەوە کە دەویسترێت. وڵایدا ئێمە ئومێد بەخشین بەڕاستی ئومێدنەوە کە ئەو وەفدانە چوونە بۆ بەغا بەڕاستی ینی خەڵکە چاوی لەسەر ینی هەرچی میلەت هەر زەمارە هەر بگرێت لە پێیج و لە فەیسبوک شەم بۆ تاوە ڕێککەون ئینشاڵڵا ئێمە سەمان لێ ڕێکەون چیدێکی خەڵک بۆ قەیرانەوە نەژی چکەمە هەردێ بگەڕێنەوە بۆ بەغدا تاکە کارە سەرەوەی لەگە بەغدا ڕێکەون چکەمی پەیوەندیمانە بە ئێران نە بە تورکیا نە بە وڵاتێکی هەیە تێگەشتی خۆ خاپڵان و پێڵە خۆکردنە دمانەوە لەگە وڵاتێکی دراوەستی هەر وڵاتێکی هەیە جگە لە بەغدا ڕێکەوتنی دەوتیان ڕێکەوتنی هەر ڕێکەوتنی شکە لەگەڵین. بەڵێ زۆر سپاس کاک شتێکی ماوە کاک خۆشناو بەڵێ فەرموو. حەزم کە چەندین خزمەتگوزاری کە بۆ گوندەکان بکرێنی بەڕاستی سێکتەرێکی باشە لە گوندادیەکان ینی کشتتوکاڵە بژێتەوە هەمدا هەموو ڕێکەوە ئەنی حکوومەت هەستەکەی تاهەدەیەک ینی گوندەکانی فەرامۆش کردو ینی چەند گوند چۆڵ بوونە و وێران بووین هیچ نەویست دادە و ڕێگاوانە ئێستا بۆ نمە چەندین گوند هەیە دانیشتوانی زۆرە بەڵام ڕێگاکان زۆر سەخت و ناخۆشە ینی هیوادارم حکوومەت دیلۆشتا بکاتەوە گوندەکان ئاوەدان بکرێنەوە سریکە خەڵک لەلا دێوە هەر نێتە شار ینی دیموگرافیای شارەکانیش خەریکە بەروە. زۆر سپاس کاک خۆشناو کاتی زۆرم پێدای سواز بۆ پەیوەندیەکەت کاک پێشەوە لە قەڵازێەوە کاک پێشەوە تا چەند ئومێدبەخشی بۆ چاکسازی دەوترێت کە پێویستە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا بێتە ئاراوە. دەستخۆشی بەرنامەکە لە خەمرا بە ڕۆژەکەم زۆر سپاس. وەڵی تا چەند ئومێد بەخش بێت و ما بێ کابینە لە دوو کابینە برازای دەباتە جێگای خۆی و کوڕەکەی دەخێنتە جێگای برازای هیچ گۆڕانکاریشی لە هەرێمدا نەکراوە لەو کابینەیەشدا بۆ عەقدی 50 ساڵان بۆ مۆر کردووە لەگەڵ تورکیای نەوت بە نێو نەوت دەدەن بە تورکیای هیچ دەرفەتێک و مەجالێک نەماوەش ژێرخان و سەرخانی ئەو وڵاتان دابش کردو فرۆشتویانە هەتا ئەوانە لە دەسەڵات و حکومڕانی دابن و هەتا ئێمەی ئۆپۆزیسیۆنی چاوەڕوان لەوانە بکەین نە چاکسازی و نە پاکسازی و بەڵکو گەندەڵکاری تر و چاوەڕوان دەکەین و گەلی عێراقیش بە حەق و مستەحەقی خۆی دەزانم ئێمە جیا و سەربەخۆ دوێنێ ڕیفراندۆممان کرد بۆ دەسەڵاتی کوردی ئەوڕۆ چاکسازی دەکەن ئەوانە چاکسازی بە کەسێک دەکرێت ڕابردوویکی پاکیان هەبێ هەم لە شاخەم لە شار ڕابردوویکی ناشیرین و قێزەون من ئێستا شەرم دەکەم مسمە دەرەوەی وڵات
حتا لە مەکە و مەدینەی بینراو قاتی کوردیم لەبەر لەر کردووە ئەوان شانازی بە کوردەوە دەکەن نەوەکانی سەلاحەدینی ئەیوبی بەڵام ئەوانە ئێمەشیان ناشرین کرد ئەو دەسەڵاتدارە وەکو شەخصێکی کوردیش نامان هەیە دەرکەوین لە وڵاتان بەڕاستی کوردانی ڕۆژئاوا جوامێریان نیشاندا بەڵام بەڕاستی ئەوانەی خۆمان کوردایەتیان بەڕاستی سوک و سەلیم کرد و چاکسازیش چاوەڕوان ناکەم لەوانە بکرێ بەڕاستی دەبێ گەلی کوردیش ئێستا ئەوەی کە بەدی دەکرێت لە عێراق بەڵکو ئەوان موچان هەیە کارەبان هەیە ئاگان هەیە بەس ئێمە نەموچەمان هەیە ناومان هەیە نە کارەبامان هەیە و نە ڕێگاوبانمان هەیە چاکسازیش دەکەن گەلی عێراق وەشیارە بەڵام گەلی هەرێمی کوردستان بەڕاستی داخی گرانم بە ئۆپۆزیسیۆنیشەوە خەوی لێکەوتۆ لەنج ئۆپۆزیسیۆنیش نەما حەیف مع الأسف گۆڕان زوو گۆڕا بوو بە پارتی گۆڕان زوو گۆڕا بە پارتی بەڕاستی گۆڕان کاری کرد بە پارتی بوون بەڕاستی دەستان خۆش بێ ئێوەش پێویست دەکە ئۆپۆزیسیۆن زوو بە هەڵی خۆیدا بستەوە زوو دەنجی خۆی ئازانە سپاس کاک پێشەوە لە قەڵازێ سپاس بۆ پەیوەندەکەت باوکی ئەیمەن لە کفریەوە لەگەڵمانە السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. ماشي كل من أحوالك. سپاس. بريغ الرجالة بابتك لسه تعتقدين نيوان هجم بقى. بله. مرة كيف ثاني كيسام لما خاطر شاي كان جسالات هي أزالم لما لاتي مكتوم ملك دوسيتا مو مجاوية كوملك قربتي جندلي هي كوملك قربتي همه جوریه لبابتی گندلی لبابتی لباربردنی دوستەکانی گەندەڵیە من زۆر لەو باش تێگەیشتۆم ڕاستە خەڵکومەرە خەڵکیش ڕێگە تەلەفۆن کە ناومێدێ بەڵام من ئەم جارە بەڕاستی وەکو تاگیری کوردی قساکەم ئومێدێکی زۆرم بە ڕێکەوتنەکانی نێوان بەغا و هەرێم هەیە ئەمە لە ئومێدی خۆم و سەرچاوی کردووە ئەمە داپۆچێک نییە بۆ پاڵنەری ئومێدیەکەت چیە کاک با ئێمەش بیزانین باوکی ئەیمەن ئومێدەکە ئەوەیە وەکو ئەوەی کە پەندێکەی ئەڵێ شتەکە خۆی وای نییە بەڵام شتەکە تقریبا باسەکە نزیکە لە ڕاستی وەکو ئەوەی کە مەلەک المەوت کە هات گیانی کابرای بکێشێ کابرا بە مەلەک المەوتی وتی ئەگەر ئەمە بەسەرهاتە تەبعەن ئەمە شتەکە ئەگەر واقعی نییە بەڵام ئەمە وەکو پەندێک بۆ بیرخستنەوەیەک بۆ بینەران و هەم بۆ خۆشمان کابرا بە مەلەک المەوتی وت بە مەلایکەی گیان کێشانەوەی کە گیانە کێشێ وتی پێی وتی ئەگەر هاتی گیانم بکێشی تکایە پێشتر ئاگادارم بکەرەوە ئەو زگی باشە ئەم جارەکە هاتم گیانتر کێشا ڕۆیتر کێشا ئاگادار دەکەمەوە ئەوە بوو ئەوە ماڵی کەسی لای دەست ڕاست و کەسی لای دەست چەپی کابرای گیان کێشا دواتراتە سەر خۆی کابرا بە مەلایکەی گیان کێشان بە ئەوەی گیانە کێشە پێم وتی باشە پێم نەوتی پێشتر ئاگادارم بکەرەوە وتی ئای باشە من گیانی ڕۆحی لای چەپ و لای ڕاستم کێشا ئەمە خۆی بۆ خۆی ئاگادارکردنەوە نییە منیش بە بۆچوونی بخۆم بە بۆچوونی خۆم ئێستا حاڵ حاضر لە منتیقەکە گرژی و ئاڵۆزیکی زۆرە ئەوە لە ئێران ئەوە لە سووریا ئەوە لە تورکیا ئەوە لە عێراقیش بەتای خۆمانەی بینین ئەمە ئەبێتە دەرز و پەندێ و ئامۆژگاریەک بۆ دەسەڵاتدارانی هەرێم کە بەجددی ئەم جارە پیاسبوونەوەیەک بە خۆیانە بکەن سەیری هەڵەوکەم و کوچەکانی ڕابردویان بکەن بتوانن دەرز و عیبرەت هەر نەبێ دەرز و عیبرەت لەم کێشە و گرفتانی کە لە وڵاتانی دراوسیا هەیە ئەمە وا ئەکا من ئەم ئومێدەم لەوە سەرچاوی کردووە کە ئەم جارە ئینشاءالله پشت بەخوای گەورە ڕاستە ئەمانەکەم و کوردیان زۆرە بەڵام ئەوەی کە لە لای تاکی من لای تاکی کوردی بە تایبەتی لە لای من گرنگە ئەوەیە من یەکەم ئاوات و ئامانجم ئەوەیە کە وڵاتەکەم ئەمنێتی پێت نەچێ هاوارە و بەختی و سەرگەردانی جارەتر ڕوو لە میلەتی کورد نەکە چونکە خۆمان ئەزانین تۆش ئەزانی منیش ئەزانم و بینەرانیش ئەزانن بچووکترین کێشە بچووکترین هاوارەبوون بچووکترین بەدبەختی لەم وڵاتە ڕوو بدا ئەوەی کەوا لێی زەرەڕۆمەندە ئەوەی کەوا لێی زەرەرمەندە بێ چینی خوارەوەی کە چینی هەزارە دەست خۆش باوکی ئەیمەن سپاس بۆ پەیوەندەکە لە کفری کاتی باشم پێدای زۆ سپاس سەرکەوت لە هەولێر کاک سەرکەوت ئەم کاتت باش کاتتان باش زۆ سپاس کاک سەرکەوت زۆر سپاس بۆ تەوەرەکەتان بەڕاستی بەڕێوەکە کوردی خۆی بەنەزات بەڵێ کاک سەرکەوت لە ڕاستی بۆ تەوەرەکە بزان بڕێک دەنگم وهاوە نییە دەنگم دێ بەڵێ دەنگت هەیە فەرموو
ئەگەر بکرێت لە تەلەفۆنەکەتەوە گوێ بیسمان بیت کاکسەر. بەڵێ بەنسبەت تەسلیمکردنی بەڕاستی ئێستا حکوومەتی عێراق هیچی نێوێشتەوە یەک سارە بودجەی دەمێریتن هەتا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان یەک چونکە یەک لتر نەفتی نەدایتە حکوومەتی عێراق یعنی بەڵێ بەڕاستی حکوومەتی عێراق هیچی نێوێشتەوە یەک سارە بودجەی دەمێری حکوومەتی هەرێمی کوردستان یەک لتر نەفتی نەدایتە بەغداد ئێستاش ئەو وەختە چوە من هیچ بە سەرکەوتنی نازانم بەڕاستی لەبەر ئەوەی شێرکردن لە عێراق سەرکردن لە ملەتەکەی خۆمان و هەتا ئێستا چیان کرد کە ڕاتۆ چ بەیاننامە چاندەر وەبزانم هیچیان دەرنەکردیا و ئیشاڵە باش دەیزەر بەخۆی باشش نابیتن واش بیکارەباوەکەش نامێنێتن هەتا چکە ناتوانن نەفتەکە تەسلیمی عێراقن ئەوانە عەقدی 50 ساڵیان لەگەڵ تورکیا کرد وەسە منوتی محەمەدە چ کرد عەقدەکمان هەبێ نەعبێمان هەدەبێت لە پەشیمان بوونەوەکەمان زەرەرمان نەبێت ئەوانە بەخسی خۆیان پارەیان نەبدەن ملەتەکەی پارەیە حەقی زەرەرەکەی بدەن ڕاستی وا نابی یعنی بەڕا ملەت هەموو خەرک هەموو برسیە خەرک هەموو بێپارەیە والله بڕۆشە خەرکێکی خەرک هەموو بێپارەیە بازەرمە سیاسەتە ئابووریە چییە ڕای تۆ کاک سەرکەوت دەبێت بەرپرسانی ملەتەکەی خۆتە دەبێت بەرپرسانی هەرێمی کوردستان چی بکەن بۆ میلەتەکەیان والله هیچیان پێ ناکرێت هیچیان ناکەن هیچ داواکاریشان لێ ناکەم لەبەرەوەی 27 ساڵە ئەو خەڵکە لە ڕێگای کەناڵەکانیەوە لە ڕێگای کەناڵیان ئارتیەوە لە ڕادیۆی نەواوە خەرک جانین پێیاندرێ هیچیان وابزانم ئەوانە ئاسان کە تخواکە وابزانم ئەوانە بەرپرسانەی ئەو هەرێمی کوردستان و کاربەدەستەکان ئەوانە وابزانم جێ لە کەناڵە کوردەکان ڕاناگرن احتیمالیدا تەماشای جێ لە ڕۆتانە و لە گۆرانە عەرەبیەکان ڕاگرن لەبەرەوەی جێ لە خەرچ ڕابگرن یەک وشەی خەڵک ئێستا یەک چێشەی خەرچیان چارەسەر نەکردیە کاک سەرکەوت ئەگەر بەو ڕەشبینیەوە سیرکەین ئایندەی هەرێمی کوردستان چاوەڕێی چیەکە؟ واللهی ئینشاڵڵا خراپ نابیتن بەس وەڵڵاهی باشش نابی لەبەرەوەی ئەگەر خەرک پارەی نەبی خەرک هار دەبی کاکەجان بڕاستی یعنی هەرکمێ لەو خەرکە بەسمەوە نییە بەس ئینشاڵڵا واژ نابی ئینشاڵڵا ملەتەکەمان تێک ناچی ئەمنەکەمان لێ تێک ناچی پەنا بەخوا هەنی هیوادارم حەز ناکەم داوام لێ بکەم قەت ئەوانە جێ لە خەرچڕان ناگرن بەس هیوادارم بەس ئەوەندە ئەوەندە کلێم لێراگرن بەر بەخۆیان دادێنەوە یعنی باسی چاک سازی دەکەن کاکەجان خستەخانە هەیە لە گوندان سیک ئەوەی هەیە سی خەدامەیە مزگەفتەی بیزنس ئەوەی هەیە خەدامەیە کاکەجان هەزار معاشخۆر هەیە کاکە بازار بە معاشخۆرەکان دابێنەوە بە بن دیوارەکانی خۆیان دابێنەوە ئەو دەبێن باسی چاک سازی بکەن باوەڕ بکەن ئێستا ئەگەر حکومەتێکی عەدالەت تێبیتن پێویستمان بە نەفتیش ناو بەس بەو داهاتێنا خۆمان کاکەجان دەتوانین وچە معاشخۆران بداتن بەس نایکەن کاکە شپڕێوەکی زۆر کرایە یعنی بێ بەرنامەیەکی زۆر کرایە بەڕاستی بەڵێ زۆر سپاس من حەز ناکەم هیچ شتێک ناخۆش ڕوو بدا ئینشاڵڵا قەت ڕوو نادە لەبەر ئەوەی کوردستان و هیچ وڵاتە چینە کوردستان 100 ساڵە خوێن دەڕۆژی هەزاران هەزار شەهید درایە هەزاران هەزار منداڵ بێباک کرایە هەزاران کەماندان کرایە یعنی بەڕاستی ئینشاڵڵا قەت هەرێمی کوردستان تووشی ناڕەحەتیەکانی پێشووتر نابێتەوە بۆ هیوایان کە بەرپرسانی هەرێمی کوردستانیش بەو نەفەسەوە کار لەسەر داهاتوو پلانی استراتیژی هاوڵاتیەکانی خۆیان بکەن. کاک سەید عوسمان لە هەولێرەوە لەگەڵمانە. کاک سەید سڵاوی خوا دەبێت. سڵاوی خوا دەبێت بەڕێزش بێت. زۆر سپاس. ئاگاداری تەوەرەکەمان بووی کاک سەید؟ بەڵێ ئاگادارم دەستخۆشی لە تەوەرەکەتان دەکەم تەوەرێکی زۆر جوانە و جان بەڵێ ئاگادارم سەیر دەکەم لە بیدایەتەوە بەڵێ فەرموو چیت هەیە کاک سەید تێڕوانینت چییە بۆ ئەو چاکسازیی کە پێویستە لەگەڵ ناوەنددا حکوومەت هەرێمی کوردستان لەگەڵ ناوەنددا بیهێنێتە دی ئەو چاکسازیانەش تا چەند ئومێدبەخشن تا چەند دەتوانرێت بە کردداری هەنگاوی بۆ بنرێت؟ والله من وەکو شخصی خۆم وەکو کەسێک کەسێن دەکەم بەڕاستی هیچ زێڕۆکمان نەماوە هیچ تارێکمان نەماوە لە دوای 16 ئۆکتۆبرەوە تەنها دەبێت بچینەوە بەغدا لەگەر بەغدا چێشکان چارەسەر بکەین ئەوە لە ڕواگەی منەوە. بەڵێ
ئەمە دوم بەڕاستی هەموو خەڵک یعنی هەموو خەڵک بەگرەی گازاندەیە تەنانەت ئەمە قسەی کاک مەسعودە کە وەکو کەسێکەوە ئەو کاتر و شارێن بوو ئێستا شارە پوسکەتی خۆی هەیە ئەو پیاوە بەڕێزای مە بە بەڕێز وەسەوی دەکەین زۆرشتی لە دەستە و زۆر دەتوانی دیکە ملت بەڕاستی ملت یعنی ملت لە بەغدا و لە بەسرا و ئەوانەی خراپتر بەسەر هاتووە وەکو لە هەولێر و لە سلێمانی و لە شار و شەکان خەڵک وانە برسان دەمرێ خەڵک توانای هێوانە فەقیرەکە فەلافل بۆ ماڵ و منداڵەکەی بکڕێ کەسی کەسانێک بە ئابوونە و بە پارەی ملت دەم و سمێلی خۆیان هێوانە پێرەسەرنەوە چێن ئەوانەی بە سیارەتایە باڵۆنەکان بەسەرڕەتی دەکەون و شەوانە خەڵک دەکوژن و شەوانە یعنی ناڕێژ و ناپاچی دەکەن لە تەڕاودایەکان و یعنی خەڵکی قوڕ بەسەر و هەژار تا ئێستا ئەسڵ ناتوانێت هەستەری سیارەکەی بکە هەتاکەی و چەوسانەوە بەستە شوورەی بۆ ئێوە بەستە ئێوە بە ئابوونەی ئەو خەڵکەی ئەو پەرلەمان و حکوومەت هاتەکایەوە بەستە بەڕاستی من ئەوە دەڵێم بەستە هیچکە ناڵێم هەموو کەسێک ماسی خۆی هەیە هەموو کاتێک ماسی خۆی هەیە ئێمە بەند کراوین تەنها دەبێت بیر لە کارەبا و نەوت و ئاو و غاز بکەینەوە باشەوە شتەکان ئەوانە زۆر سەرەتاییە بەڕاستی عیبە بۆ حکوومەتێک ئەمە نۆمین کارکردی نەتوانی ئەو کارەبا چارەسەر بکە نەوت و غاز چارەسەر بکە حاوینان بەفر چارەسەر بکە باشە یعنی هەتا کەی بەڕاستی ئەمن وا هەست دەکەم وا پێشبینی دەکەم ئەوانە یعنی ئەو شتانە دروست دەکەن بەس ملت دەنجی لێوە نێو ڕاستی بێ کاک سەید عوسمان لە هەولێر سوپاس بۆ زۆر سوپاس باوکی سومەیە لە چەمچەماڵەوە هاوکارانم پێمەڵەن بەداوای لێبوردنەوە پەیوەندیەکەی پشرا هەڵبەتە بەشێک لەو پەیوەندیانە کە تەلەفۆنیان کرد کەمێک لە ڕەشبینی بەدی دەکەین لەوەیە کە ئێمە کابینەکانی پێشووتر وەفدەکانی پێشووتر هەنگاوەکانی چاکسازی پێشووتر و ئەو چاکسازیانی کە ئێستاش باسەکرێت بە سستی ئەبینرێت بە کردداری هەنگاوی کردداری بۆ چاکسازی هەنگاوێکی پێویستی زۆر بە مماتەڵە نییە هەر لە موچەخۆری بندیوارەوە دەست پێ بکە هەتا دەگاتە شەفافبوونی داهاتە ناوخۆیەکان کاکیە من لە هەولێرەوە لەگەڵمانە کاکیە من سڵای خوا لەبێت کاکە و کاتت باش کاکە خۆشە و بەرنامەتان لێ دەکەین زۆر سپاس کاکە بەڕاستی ملەتەکە هەموو یعنی زۆر زۆر یعنی نازانی چ بێ بەڕاستی یعنی ئەوانە حتا پێیان بکرێ پشتی فێری زیادە لەگەڵ ملەتی دەکەن بە نەعاچی بێدا خافێنن بەشتەش ڕۆژی پێیان دەکە ڕۆژە مشکلة كله دون بيجوز ذكاء باتيك وروجا نفط تفلوس بفريشي هم يعني براسي نما لك لو عراقي بتصدي کاک هێمن ئەمەوێت بپرسم تۆ کاوڵاتیەکی کورد لە شاری هەولێر دانیشی تا چەند ئومێدت بەوەی کە هەنگاوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و هەنگاوەکانی حکوومەتی ناوەند بۆی کە گفتوگۆکان لە نێوان یەکترا دروست بێت چاکسازیێکی ڕیشەیی ئابووری لە داهاتووە ببینین كذا كم شيء أميد له أو ملتي عن بقريته يعني أميد ما في أصلا بس أميدني يعني براسي أو أنا كذا مش نيجا أو أنا زيك بصير يعني براسي أو أنا وني بري بو خمي ملتي شامي أو أنا مصلحة كلا جي براسي لا ما كان قصش إذا كانوا يشتر الأشكال حمس تكتني ملتيا تستغني له برجودي ملتيا كنا واقعية أصلا تشكريه زور بريكو فيشي بس واقعية كي أصلكي تمشاكل لكن صوت تقومي أو أنا يكل لقيا كاكا أو أنا بقويا جديد ناسف يعني براسي كذا برجودي ملتي الشعبي عرف ما كل سنة إجناتا بس آسان زور آسان يعني براسك بما قلتي هم تجربة زي بس نايكه يعني بيشتك بتخاطرين بزارة فتأو ملتي يعني فترة تعالوا سكبوا دنجالي ومدري وكاو يكشناتي أو عراق أو كردستان خوش دبي أو هذا كريم
ئەوە بەڕاستی ناکری زەحمەتە. بەڵێ زۆر سپاس کاکێ من سواز بۆ پەیوەندیە تەلەفۆنیەکەت کاک کامەران لە چەمچەماڵ کاک کامەران سڵاوی خوا لەبێت وای خوای گەورە زەوی بەڕێ بێگومان ئاگاداری تەوەری بەرنامەکە بوویت کاک کامەران چەمچەماڵ بەڵە فەرموو بە بڕوای من ئەم ڕێکەوتنا لە نێوان هەرێم و بەغا هیچ نەتیجەی نابێت لەبەرەوەی حکوومەتی هەرێم ئەو نەوتە ڕادستی حکوومەتی بەغا ناکات حکوومەتی بەغاش پێداگیری کردووە چەند مانگە کە ئەو بجۆپارەیە نێرێ لە یارمەتی کورد و لە یارمەتی هەنێ کەس ناردوێتی بەڵام لەمە دوا بڕوا ناکەم ئابووری هەرێمی کوردستان باش بێت لەبەرەوەی حکوومەتی هەرێم ئەو نەوتە ڕادستی ئەوان ناکە ئەوانیش هیچ مەجبور نین معاشی ئەم خەڵکە بن و معاشی حکوومەتی کاک کامەران ئەگەر ئەم قسەی بەڕێستان بێتە دی و نەوت نەنێرە بێگومان وەکو بەشێک لە پەرلەمانتارەکان بازەوەکەن بێگومان بوجە نانێرێت حکوومەتی ناوەند وەکو 2009 بەڕێزت وەکو هاوڵاتیەک لەم هەرێمەیە گەشتبینی کە حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت خۆی موچە و بودجەی هاوڵاتیان دابین کات؟ ناخر من هیچ گەشتبینیم لەبەرەوەی ئەم نەوتەکە ئەفرۆشێت ئەم هەموو داهاتەی هەیە ئەم هەموو باجە وەرەگرێت ناتوانێت موچە بە وەکو خۆی داواش بکە ئێستا وەرە ئەگەر نەوتەکەش با بە حکوومەتی بەغا چۆن نەتوانێت موچە داواش بکات ئەو خۆی ئەوەیە کە خەڵک احتیاج بێ و خەڵک وەزعی مادی خراپێ لەبەرەوەی لە کاتی هەڵبژاردنەکانە دوایان کەون تێگەی ئەنجا بەڕاستی ئەم خەڵکەش خەتای خۆیەتی 400 جارێ هەڵبژاردنە بە حەق و بە نەحەق دەمیان پێیە کاکە وەرە بەخوای گەورە من دەنگ نایە بە کۆمەڵی ئیسلامی بەڵام وەرە خراپەیەکی کۆمەڵی ئیسلامی پێ بڵێ کە دەنگیان پێ نەیە و ڕێژەی کورسەکانی کەمی کردووە بەڵام کورسەکانی ئەوان هەر جای کردووە تێگەی لەبەرەوەی کڵاوی ئەو خەڵکیان پێوازان ئەو خەڵکە باعیچە نە ئەوانیش ناچە ژێرباری حکوومەتی عێراقی و نەوتەکە ڕادەست ناکەن تر ئەوانیش دەستبێنێش لە پاشە ڕۆژاڵەن وەڵا خەتای حکوومەتی عێراقیە بودجە نانێرێ پارە نانێرێ معاش نانێرێت خەڵکی خۆیان هانێن و بچنە سەر زادە لە دژی حکوومەتی عێراقی. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز کاک کامەران لە چەمچەماڵەوە کاک سامان لە خۆشناوەتیەوە کاک سامان سڵاوی خوا لەبێت. هەلو ئەو کاتت باش بەڕێزم باشتر بۆ بەڕێستان کاک سامان دەستخۆشی لە بەرنامەکەت و لە زەنابت و لە کەناڵەکەش دەکەمەوە تەورەکەتان زۆر جوانە و لەسەر لە جێی خۆیەتی سەبارەت بەوەی کە گەشتبینم یان گەشتبینین بەڕاستی ینی چاوەڕێی چی لە دوو بنەماڵە دوو حیزب دەکەی کە نزیکەی 30 ساڵە لەسەر کورسی دەسەڵاتن و هیچ چاکسازێکیان نەکردووە نەکات لە ڕوویابووریەوە لە هەموو سێکتەرەکانی تریش شکستیان هێناوە 100% بەڵام ئەوەی جێگەی پرسیارە ئەوەیە میلەت تاکەی بێدەنگە تاکەی قبوڵیان بارودۆخە دەکات تاکەی ینی تەحمولی ئەوەژا دەکات بەڕاستی ینی ئەگەر بۆ نمونە بەغدا 100% بودجەکەی خۆشی بۆ هەرێمی کوردستان تەرخان بکە هەرێمی کوردستان کێشەکانی لە ڕوویابووری و پێی چارەسەر نابێت چونکە تاکو ئەم دزانە ئەم گەنجەڵانە ئەم دەسەڵاتدارە ناسیاسیانە لەسەر حکوم بن بەڕاستی ینی بارودۆخی میلەت هەر بەم زۆرێ و خراپتر بێ باشتر نابێت. بەڵێ زۆر سپاس کاک سامان لە خۆشناوەتیەوە سپاس بۆ پەیوەندیەکەت باوکی یاد لە هەولێرەوە لە گەڵمانە باوکی یاد سڵاوی خوا لێبێت وەم کاتت باش. السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله. دەستخۆشی دەکەم بەڕێزم من بەڕاستی خۆم موچەخۆرم لەسەر حکوومەتی عێراقی زۆریشم پێ ناخۆشە کاتێک دەبینێن فەرمانبەران و موچەخۆران هەرێمی کوردستان
ئەبوو شێوەی موچەکانیان وەردەگریت بەڕاستی ینی باوکی یاد هەموو موچەی بەڕێستان دواکەوێ هەموو مانگێک هیچ کاتێک دوا نەگەیشتووە بگرە ئەگەر تانگا ئەگەر زۆر دواکەوێ دەگەیشتە سیمان موچەی ئەم جارێکە وەرت گرتووە موچەی مانگی چەند بوو ئێستا من تەنها مانگی 12 مەرنەگرت ئاگاداری موچە خۆرانی هەرێمی کوردستان موچەی مانگی چەندیان دەزانم موچەی مانگی هەشتیان هەنە کۆدی گرتووە هەنە کۆدی نەگرتووە ڕاست بەڕێزت تا چەند گەشتبینی بە ئەو چاکسازیانی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی پەرلەمانی شۆ هەنگاوی بۆ ئەنرێ بەڵام تا ئێستا ئاسەواری نابینی بەڕێزم چاکسازی بە قسە ناکرێت و بە ڕاگەیاندن ناکرێت چاکسازی ئەبێت سەرۆکی حکوومەت ئەبێت سەرۆکی پەرلەمان لە خودی خۆ ڕابست پێ بکرد لە خودی ئەو کەسانەی کە لە چاکەوینە کەسە باشەکان باشتر هەم بدرێت کەسە خراپەکان لا بدرێت بەڵام بە چ شێوەیەک لا بدرێت کە دادگایەکە بێت کە لە بێچینەوە کە بێت بنێن ئەو کەسەیە ئەو شخصە لەسەر ئەو گەندەڵیە لایەندایە و ئەوەش گەندەڵیەکەی بۆ نمونە ئێستا من باسی حکوومەتی عێراق دەکەم ڕەنگە کە درێنە حکوومەتی عێراق هەرکەک وا تێ بگە میلیشیا دەستی بە سەرداگرتیە و ئیدی هەر کەسە بە بۆچوونی خۆی باز دەکات بەڵام ئەوان کە کەسێک لا دەدەن کە وەزیرێک لا دەدەن دەڵێن ئەو وەزیرێ لەسەر ئەو گەندەڵیە ئەم شتە لادایە و ئەمری دادگاشی بۆ دەچوە دەست بەسەر بکرێت ئەگەر چی لە دەرەوەی وڵاتی باسپەرلۆ ئێمە هەتا ئێستا ئەوە چەند ساڵە لە 91ەوە تا ئەو پێداینا نەک وەزیرێک نەک معارزێک با یەک مدیر نەحیە لادرابێت لەسەر گەندەڵی و ئەمری دادگاشی بۆ دەچووی بگرێ هەلێک مدیر نەحیە کە بەخۆی دەستەکە دەچێتەوە بۆ ئەوەی درێت با حزب دەستکاری ئیشەکانم نەکات من دەرێن با حزبکە بۆ ئیشی باش با تەداخل هەموو ئیشەکان بکاتەکە لە دین نەبی هەموو شتێک هەیە دەستکاری بکرێت بەڵام لە سینەما بەتاخەوانانی من ئێستا کە سیر دەکەم ئێستا بەڵە باوکی ینی ئەوەیە کە گەندەڵیمان ینی نییە یاخود هۆکار چییە کە تاوکو ئێستا وەکو بەڕێز باسکردن نەوەزیرێک نەبەر پرسێک نەدراوەتە دادگا با من ئەوەی برێم نەحکومی نەحەدالەتی ئیمانی عومەرە کە برێن لە هیچ شێوەیەک گەندەڵی نییە گەندەڵی ئەوە نییە تووکەم و پارە لە خەڵک بستینی یاخود پاڵێ لێوەگرێت گەندەڵی من لەو شوێنێکە دەوام دەکەم ئێستا بۆ نمونە من نمونەیەکی بچوو من چە ڕۆژێک ئێستا چوومە فەرمانگەر لە فەرمانەکانی هەولێر بەڕاستی زۆر بەداخەوە گە دەوامەکەی زیاد بووە بەڵام ئیشەکە ناکرێت من ڕۆتینات زۆرە ڕۆتینات یەکجارێکدا زۆرە هەنی کە چوون داوام کرد کاکە یەک تەوقیعات بۆ سبەینێ دێمەوە کاکە سبەینی وەرەوە زۆر سپاس باوکی یاد کاتی باشم پێدای سپاس بۆ پەیوەندەکەت کۆتا پەیوەندیمان لە هەڵەبجەوە دابان ئەگەر ناوەکەیم پێ بڵیتەوە سپاس دەکەم باوکی مەڕوان لە هەڵەبجەوە کۆتا پەیوەندیمان باوکی مەڕوان باوکی مەڕوان سڵای خوا لێبێت بەڵێ سڵاوی خۆی گەورەش لە جەناب برایەزی زۆر سپاس دەستخۆشی تەوەرەکەشی لێەکەم زۆر سپاس کاکە گیان چاکسازی من حەزەکەم پرسیار بکەم زەم چاکسازی بە کێ ئەکرێت چاکسازی پرۆسەیەکە ئەتوانرێت ئەنجام بدرێت ئەگە ئیرادەی لەگەڵا بە ئینسانێکی بە کەسێکی چاکساز ئەکرێت کە یەکێ خۆی چاکساز نەبوو چاکسازی بە کێ بکرێت بە چاکان و پاکان ئەکرێت بە چاکان و پاکان ئەکرێت ئایا ئێستا ئێمە خۆمان هاوڵاتی ئەم کوردستانین ئەمانە پاکن تاوەکو چاکسازی بکەن بەو ئومێدەی ئەوتانێ بە چاوی خۆمان ئەیان بینین چیمان هەیە حەزەکەم من بزانم لە هەموو هاوڵاتیەکی ئەم کوردستانە بپرسم بزانم چیمان باشە کارەبا موچە نەوت چ شتێک لە لایەکی تریشم لە دەستخۆشی ئەم حکومەتە یەکەم کە ئەم میلەتە باشە ناسێت خۆی ئەم میلەتە چاک ئەناسێت قەناعەت بکە بەیانی بڕیارێ دەرکا موچە هەر نەدات هەر نەشیدات هەموو کارمەندێک کە چێتە سەر دەوامەکەی داژە نیشێت و سەری خۆشی کزەکات و
لە دەوامەکەشی دانیش و هیچ شتێکیش ناکات ئەم حکومەتە لە ئێمە تێگەیوە لە میلەتەکەی خۆی تێگەیوە باش ئەزانێ ئەم میلەتەی ئێمە بە هیچ شتێکە باشە باوکی مەڕوان ئاوکاران پێم مەڵێن کاتت نەماوە بەڵام من پرسیارێکم بە کورتی وەڵام بێتەوە سوپاس دەکەم ئومێدت هەیە کە چاکسازی لە ئایندەیە ببینی؟ هیچ ئومێدێکم نییە یەک دنەک ئومێد بە هیچ شێوەیەک بەمانە چاکسازی حەزەکەی ساڵێکی تر دوی تر ئەگەر ماین ئەگەر خوای گەورە قسمەتی داین و ماین چواری تریش بەم ئەم وەجبەیش بڕوە ئەم ئەگەر ئەو کابینەیەش تریش بێتەوە باوکی مەڕوان ئەگەر ئەو ئومێدەی تۆ ئەبێت ئەمانە ئایندەی هەرێمی کوردستان ڕوو لە چییەکە ئەگەر ئەمە وابێت؟ ئایندەی هەرێمی کوردستان ڕوو لە چییەکە ئەگەر ئەو ئومێدەی تۆ خەڵک وەشیار بێت خەڵک قبوڵ نەکە یعنی خەڵک قبوڵ نەکە بەیانی من ساڵێکە 2 ساڵە نەوتم وەرنەگرتووە یعنی بۆ قبوڵ یەکەم 2 ساڵە من ماڵ و مناڵی خۆم هەر ئێوارەی دێ هاوبەتارێکیان لێوە پێچم و هەرێکی لە سوچەکاری دانیشن بۆ قبوڵ یەکەم خەڵک بۆ قبوڵ یەکە خەڵک بۆ ئەمە قبوڵەکە یعنی چی مردن یەک جارە کاکە با بمرین باشە مردن نییە هەموو ئێوارەیەک تۆ ڕەق بیتۆ لەسەرمە ماڵ و مناڵی ڕەق بێتەوە بەڵێ زۆر سپاس کارەبا نەبێ لە 24 ساعتە 4 ساعت کارەبا نەبێ ئەمە مردن نییە 3 مانگ موچەی پێ نەدراوە هەر قسە نەکەی بەڵێ زۆر سپاس باوکی مەڕوان لە هەڵەبجە وەکو کۆتا پەیوەندی لەگەڵم بوو کاتی بەرنامەکەم بەرەو کۆتایی ڕوە هەرەوە نەماو بڵێم کە بۆ ئومێدەین بەرپرسانی هەرێمی کوردستان ئاوڕێک لە میلەتەکەی خۆیان بدەنەوە و ئەو چاکسازیە ڕاستەقینەی کە ئەبێ لە هەناوی حکومڕانی هەرێمی کوردستان لە سێکتەرە جیاوازەکانی هەرێمی کوردستان ئەوان لە ئێمە باشترە زانن گەندەڵی و ناشەفافێت لەکوێ هەیە پەنجە بخەنە سەر برینەکە و بڕیاری چاکسازی ڕاستەقینە بدەن بۆی ئێمەش هاوڵاتیەکانیش بە ئومێدەوە لە وڵاتەکەی خۆمان بڕوانین و دوجاریش ئەو چاکسازی کە پێویستە سەرەتا لە ناو وڵاتی خۆمانە ئەنجام بدرێت دوجار بێگومان کار ئاسانێکی زۆر زۆر باشترە بێ بۆی کە لەگەڵ حکومەتی ناوەندیشە هەڵ بکەین. بینەرانی ئازیز و خۆشەویست تا ئێستا بینەرمان بوون سوپاس بۆ ئەو هەموو ئەو هاوڵاتیانی کە ویستیان پەیوەندیمان پێوکەن و وەرنەگیرە هەروە ئەوانی کە پەیوەندیشیان پێوکردین و بەرنامەکەمیان دەوڵەمەندتر کرد زۆر زۆر سپاس بۆ هەموو لایەک سپاس بۆ ئێوەی خۆشەویستیش تا ئەڵلقەیاندا بەخوای گەورەتان ئەسپێرم.